ئەزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان پاراستنی سەقامگیری هەرێمی کوردستانە بە میوانداری زۆر بەڕێز کاک سەرۆر جەلیل شرۆڤەکاری سیاسی. کاک سەرۆر خۆشحاڵین و بەخێر بێت. من زیاتر سپاس بێ. کاک سەرۆر ئەزمموی 30 ساڵی حکومڕانی کوردی سەقامگیری هەرێمی کوردستان و زۆر جاریش دروستکردنی مەترسی بۆ سەرم سەقامگیریە تەوەری گفتوگۆکەمانە و خۆشحاڵە بین لەگەڵ جەنابەت گفتوگۆی ئەوە بکەین کە سەقامگیری هەرێمی کوردستان بۆ گرنگە و بایەخی ئەم 30 ساڵەی هەرێمی کوردستان بە تایبەتی لەوەی کە هەمیشە ناوچەیەکی سەقامگیرتر و ئارامتر بووە بەراورد بە ناوچەکانی تری ناوەڕاست و باشووری عێراق و زۆر جاریش بەراورد بە هەندێک لە دەوڵەتانی ناوچەکەش هەرێمی کوردستان هەرێمێکی سەقامگیر ئارام و ناوچەیەک بووە جێگەی تێڕامان بووە هەم لە ئاسی ناوخۆی هەم لە ئاسی دەرەکی. پێم خۆشە لەو پرسیارە دەست پێ بکەین کە سەقامگیری هەرێمی کوردستان بۆ گرنگە. سەرتا سوپاس بۆ جەنابەت. دۆخی ئێستا پێویستە هەڵۆی سەرلەسەر ئەم ڕستەیە بکەین سەقامگیری هەرێمی کوردستان. ئایا سەقامگیری ئەوەندە گرنگە کە بێتە پێشگرێک بۆ هەرێمی کوردستان؟ بە حقیقەت پێشەوەی باسی هەرێمی کوردستان کەین بە کۆی گشتی لەسەر دۆخەکەی پێویستە باسێک لە سەقامگیری بکەین. سەقامگیری چییە؟ کۆی دەوڵەتان لە دنیا بۆ خۆی هەوڵی دوو مەرحەلەیەن کە بەردەوام بۆی کە ژیانی دەوڵەتەکانی لەسەر بەردەوام بێ. ئەویش بریتە لە مانەوە، دووهەمیان بریتە لە بەردەوامی. ئەم دوانە هەردووچان گرێدراون وشەیەک پێگەێنم جملەیەک دروستەکەن کە پێوترێ سەقامگیری. سەقامگیری بریتە لە کۆی پرۆسەکانی ژیان لە ئەو دەوڵەتە. جا سەقامگیری ئابووری بێت، کۆمەڵایەتی بێت، سیاسی و ئەمنی بێت. هەموو ئەمانە دۆخێک بۆ دەوڵەت دروستەکەن کە ئەو دۆخە توانین پێی بڵین دۆخی جێگیری و مامەڵەیی لەگەڵ هەم خۆی لە ناوخۆی خۆی و لەگەڵ دەرەوە. سەبارەت بە هەرێمی کوردستانی وەک جەنابەت باسی کرد، سەقامگیری هەرێمی کوردستان کاریگەریی گرنگی هەبووە بۆ کۆی کورد لە جیهان بەگشتی لەبەرەوەی ئێمە باسی نەتەوەیەکی بێدەوڵەتەکەین. ئەم نەتەوە بێدەوڵەتە لە دوای ساڵی 1991 ئەو بارودۆخی کە بەسەر دنیاە هاتووە، ئەو بارودۆخی کە لەسەر گۆڕانکاریانەی کە بەسەر جوگرافیای عێراق هات، حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ساڵی 1992 دامەزرا و لە دوای ساڵی 2023 ئەم حکوومەتە بووە حکوومەتێکی فیدراڵی لەگەڵ بەغدا بووە حکوومەتێکی خاوەن ئیمتیاز کە فیدراڵی بێت لە چوارچێوەی عێراقە. سەقامگیری هەرێمی کوردستان کاریگەری گرنگی لەسەر کۆی تاکی کوردی داناوە لە گشت جیهان. بۆ نمونە لە ساڵانی ڕابردوو ئەگەر ببینیم بۆتە نەوایەکی ئارام بۆ پەنابەرانی پارچەکانی تر لە هەرێمی کوردستان کە توانیویانە لێرە بە ئازادی کاری خۆیان، کاری سیاسی خۆیان، چالاکی خۆیان و ئازادەکانی خۆیان فراهەم بکەن و بۆتە لینکێکی گێنەر بە ئەو دەوڵەتانش کە سرایان هەبووە لەگەڵیان. بۆیە کۆی دەوڵەتان لە ناوچەکە هاوڕابوون لەسەرەوەی کە بە هەرێمی کوردستان سەقامگیر بێت، چونکە تێکچوونی بارودۆخی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی هیچ یەکێک لە دەوڵەتەکان نییە و لە بەرژەوەندی عێراقیش نیە. چونکە ئەگەر وەک جەنابەت باس کرد لە قسەکان لە سەرەتا کاتێک باسی عێراقکرا باسی ناوچە ئارامەکانی عێراق بریتی بوو لە باکووری عێراق کە ئەوش هەرێمی کوردستانە. هەرێمی کوردستان دۆخەکەی وا فراهەم کرده بوو کە کۆدەنگی دروست کرده بوو لەسەر خۆی بۆ ئەوەی کۆی وڵاتە ئیقلیمیەکان و نێو دەوڵەتەکان لەسەر ئەوە هاوڕابن کە هەرێمی کوردستان بۆتە پەناگەیشی ئارام. بۆ نمونە کاتێک لە ساڵانی 2006 بۆ 2008 حربی تایفی لە خواروی عێراق و تایبەتی لە شاری بەغداد هەبوو، شیعە و سوننەبەر ببوونە گیانی یەکتری، مەسیحیەکان ڕاوەندران بۆ دەرەوە، هەمویان پەنایان بۆ هەرێمی کوردستانە بن. ئەمە پێوترێ سەقامگیری ئاینی، واتە لە هەرێمی کوردستان سەقامگیری ئاینی هەبووە. کاتێک لایەنە دژبەیەکەکان وەکو پارتی کرێکارانی کوردستان و تورکیا کە سرایان هەبوو لەگەڵ یەکا لە ساڵی 2012 و 2013 بە دەستپێشخەری حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی و کاک نێچیروان پرۆسەی ئاشتی هاتەکایەوە. حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لێرە هەست بە ئەمانێکی زیاتر ئەکەن. ڕۆژئاوای کوردستان ئێمە وەکو هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2011 بوونێتە دەرچەیەکی ئابووری و سیاسی گرنگ بۆ ئەوان. ئەوە تا هاوکاریەکانی هێزی پێشمەرگە بە بەردەوامی لەگەڵ ڕۆژئاوا هەیە. هەموو ئەمانەوەی کردووە سەقامگیری لە هەرێمی کوردستان دروست بێ لە ڕووی پێکهاتی کوردیەوە لەسەر ئاسی نێودەوڵەتیش ئەوە تا ئێمە تەعامل لەگەڵ زلهێزەکانی وەکو ئەمریکا و رووسیا و هەموو ئەوانەیەکەین. لێ کاتە هەرێمی کوردستان بۆتە سەبەتێکی گەورە بۆ هێزە ناوچەیەکان و نێودەوڵەتیەکانیش، ئەوە تا ئێمە تەعامل
لەگەڵ ئێرانەکەین لە بەرامبەر ئێرانە هێزێکی ناوی تورکیا لەگەڵ تورکیاش تەعامولەکەین لەگەڵ ئەمریکا و رووسیاش تەعامولەکەین زۆر جار لایەنە ناوکۆکانی ناو عێراقیش چارەسەری کێشەکانیان هێناوە بۆ هەرێمی کوردستان هەموو سەبەبی ئەمانە بریتی بۆ لە ئیستقرارەتی هەرێمی کوردستان لە مستەقلبوونی سیاسەتی هەرێمی کوردستان پێم وایە بێمە ئیدامە بدرێ کاک سەرۆر ئەگەر هەرێمی کوردستان 30 ساڵ توانیوێتی ئیدامە یا بەردەوامی بەم سەقامگیریە بات و ئەوەی کە بەڕێزش بۆتە سەبەتەیەکی گەورە لەوەی کە هاوبەشی دروست کردو هاوبەشی دروست کردووە لەسەر ئاستی عێراق هاوبەشی دروست کردو لەسەر ئاستی هەرێمایەتی و لەسەر ئاستی نێودەوڵەتیش هەرێمی کوردستان بەهۆی ئەم سەقامگیریەوە بەهۆی ئەو ڕۆڵە باش و ئیجابی کە هەی بووە مامەڵە کراوە و هەرێمی کوردستان بە درێژایم 30 ساڵە شتێک هەیە بەردەوام دووپاتێکاتەوە لەوەی کە نابێ بە مەترسی بۆ سەر ئەو دەوڵەتانەی کە بە ئەمری واقع دراوسێن بۆ تورکیایە ئێرانە سووریایە و هەرێمی کوردستان بە ئەندازێکی باشیش ئەمەی پاراستۆیانی ئەوەی کە هێزێک لە هەرێمی کوردستان خۆیەوە ببێ بە مەترسی بۆ سەر تورکیا بۆ سەر ئێران بۆ سەر سووریا ئەمە ڕووی نەیەوە تا چەند گرنگە ئەوەی کە هێزەکانی دیکە لە پارچەکانی تری کوردستان ئەوان دەست بۆ ئەمە نەبن کە هەرێمی کوردستان نەکەنە جێگایەک بۆ ململانیکردنی دەوڵەتی سووریا بۆ ململانیکردنی دەوڵەتی تورکیا بۆ ململانیکردنی دەوڵەتی ئێران و لە سەرنجامە هەرێمی کوردستان نەبێ بە پێگەیەک کە بەشێ لەو دەوڵەتانە بە تایبەتی دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئێران دوو دەوڵەتی زەبەلاحن لە ناوچەکە دوو دەوڵەتی خاوەن هەژمونن و لە ڕووی سەربازیش و بەڕاستی ژمارەی گەورن ئەوەی کە چۆن هەرێمی کوردستان نبێتە جێگەی مەترسی بۆ سەر ئەوان بەڕاستی بابەتێکی گرنگە و زۆر جاریش دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیا لە سنوورەکانەوە بوونەتە جۆرێک لە هەڕەشە تۆپبارانی هەرێمی کوردستانیان کردووە یان سەقامگیریەکەی هەرێمی کوردستانیان وەک جۆرێک لە هەڕەشە بۆ سەر خۆیان بینیوەتەوە ینی لەم بابەتەیە لە بابەتی ئەوەی کە هەرێمی کوردستان نەبێتە هەڕەشە بۆ سەر سەقامگیریەوانی تر خوێندنەوەی جەنابەت حقیقەت کاک سەربەز هەر دەوڵەتێک هەر هێزێکی سیاسی یاخود بڵێن هەم دەوڵەت هەم کارکتەرە دەوڵەتەکان بۆ خۆیان ئەجێندا و سیاسەتی دەرەوەی خۆیانەیە لەو چارچێوەشە هەرێمی کوردستان دابڕاونیەوە لەو ئەجێندای خۆی شعاراتی هەرێمی کوردستان وەک لە ساڵانی ڕابردوو لە بەرپرسانی لە دەمی بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بیستومانە و بینیومانە باس لەوە کە هەرێمی کوردستان نابێتە وەکەوەی جەنابەت باسکرد نابێتە مەترسی بۆ هیچ یەکێک لە دەوڵەتەکان ئەوێ بەرژەوەندی هاوبەشی یەکتری بپارێزین ینی لە دنیا بەپی ئەو سیاسەتی کە هەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی دەوڵەتان لەسەر دوو بنەمای ئەساسی کارەکەن یەکەمیان بریتە لە بەرژەوەندی هاوبەشی نێوان دەوڵەتان و هێزە سیاسیەکان دووهەمیان بریتە لە دەستگرتن بە بەهاباڵەکانی بینی هەردووکیانەوە ئەم دوو بەرژەوەندیەوە ئاکا دەوڵەتان کۆبکاتەوە هەرێمی کوردستانیش لە ماوەکانی ڕابردوو ئەمەی سەلماندووە بۆ نمونە هەندێک ڕقمی ئابووری بڵین لەگەڵ هێزە ناوخۆیەکان کە هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتە ناوچەیەکان کە هەرێمی کوردستان تەعاملی هەیە بۆ نمونە دەوڵەتێکی وەکو ئێران ساڵانە بە سەر و 6 ملیار بۆ 7 ملیار دۆلار مامەڵی ئابووریمانێ ئێمە و ئێران لەگەڵ تورکیا ئێمە دووهەمین گەورە هاوردەکاری کەلوپەلی تورکین کە نزیکەی 10 بۆ 12 ملیار دلار ساڵانە تەبادولمانێ بێجگەوە ئێمە ڕێڕەویشین ڕێڕەوین بۆ خواروی عێراق لەگەڵ ئەم دەوڵەتانە هەموو ئەمانە زۆر جار من لە دەمی جەنابی سەرۆکی هەرێمی پێشوو جەنابی سەرۆک مەسعود بارزانی و جەنابی کاک نێچیروان باسییان لەوە کردووە کە باز لەوەکەن حەلی کورد ئەبێ لە ناو شوێنەکەی خۆی بێ و لە پارچەکەی خۆی بێ واقعیەتێکەیە ڕاستە ئێمە دابەشین بەسەر 4 دەوڵەت ئەمە ڕەنگەی چێک بێت لە موسیبەتەکان کە کورد تێکەوت بێ بەسەر 4 دەوڵەتە کە هەر هەمویان دراوسی یەکترین ئەمانە کۆدەنگن لەسەرەوەی کە کورد بتوێنەوە بەڵام هەرێمی کوردستان لە بینی ئەمانە سیاسەتێکی فاسیلی هەڵبژاردو کە بریتە لەوەی کە نابێتە مەترسی بۆ نمونە هەروەکەوەی نمونەی پێشووتر بۆ جەنابتم هێنایەوە ساڵی 2012 کێشەی کورد جەنابی سەرۆک مەسعود بارزانی لە کۆشکی تورکیا لە کۆشکی کۆماری تورکیا باسی لەوە کرد کە ئێمە بۆ خۆمان شەڕمان کردو لەو شاخە شەڕ نەتیجەی نییە ئاخری شەڕ بریتە لە گفتوگۆ و دانیشتن یعنی حەلی کورد لە چوارچێوەی گفتوگۆ لە پارچەکەی خۆی و بە تایبەتمەندیەکانی خۆی ئەم قسەیە لە ڕووی سیاسی و پێگاتیەکی زۆری هەیە و شیتەڵکردنێکی وردیشی هەیە بۆ نمونە دۆخی کوردی باشوور لەگەڵ کوردێکی باکوور فەرقی هەیە لە ڕووی ئیتنیکەوە لە ڕووی ئەو تەعاملی کە لەگەڵ نەتەوە جیاوازەکەیەکە لە ڕووی پێگاتنی ئەو نەتەوەی کە لەگەڵی هەڵسوکەوتەکە جوگرافیای هەموو ئەمانەی جیاوازیە بۆیە لە کات یار حەلێکدا نابێ حەلی باشوور بەسەر باکوورە بسەپێنرێ یان باکوور بەسەر ڕۆژئاوا بسەپێنرێ یان بە پێچەوانەوە بۆ
ڕۆژهەڵات بێ، ینی ئەبێت هەر هەمووی تایبەتمەندی خۆی لە بەرچاو بگری و دەوڵەتەکە خۆی لە بەرچاو بگری اینجا تەعاملی لەگەڵ بکەیت، چونکە ئێمە لە سەردەمی خلافی عوسمانی ناژین لەگەڵ یەک دەوڵەت مامەڵە بکەین، ئێمە لەگەڵ عێراقی 1920 قسەکەین، لەگەڵ سووریا، لەگەڵ تورکیا، لەگەڵ ئێران، هەموو ئەمانە ئەبێت بێتە ئەوەی کە هێزەکانی کوردستان ئەوەی کە خۆی بە هێزێکی کوردستانی ێزانێ بەڕاستی، چونکە ئەمە ئێستا خلافی هەندێکگەڵە من هێزێکی کوردی نیم، ئەو هێزە کوردیانەکە هەیە لە هەر شوێنێکی دنیا بێت. چەند جارێک من لەگەڵ جەناب دەمەم باس کرد لە یەک دوو بەرنامەی تریش باسی ئەومان کرد کە تاکە دەرچەی دیبلۆماسی بۆ کورد بریتە لە هەرێمی کوردستان. لە کۆماری سۆڤێتی جاران کوردەکانی ئێوەی دڵیان بەم هەرێمەی ئێرە خۆشە بۆ لەبەرەوەی دەرچەیەکی دیبلۆماسی هەیە. ئایا و ئیمتیازی کە باشوور هەیەی لە ڕووی دیبلۆماسی و ڕۆژاوا هەیەی نەخێن، ئەبێ ڕۆژاوا کار بکە بۆی ئەزمموی ئێرە پارێزێت. لەبەرەوەی زۆر جار هەندێک شتی سیاسی هەیە بۆ عدی سیاسی هەیە کە من نامەوێت لێرەوە بڵێم، ئێمە تەکمیلەیەکەین لەگەڵ برا کوردەکانی ترمان لە شوێنەکانی تر، ئەمانە بوونەتە لۆبی بۆ ئێمە، چونکە بەشێکیان ڕقەمی گەورن لە ناو حکوومەتە جیاوازەکان. هەمومانە بێ کار بۆ بکەین چۆن سەقامگیری هەرێمی کوردستان پارێزین، چونکە کاتێککە سەقامگیریت باس کرد وشەی سەقامگیری شمولیە، یەک دوو پارچەکە، مەسەلەن بەزلایانی ئەمنی ناگرێتەوە، بەزلایانی ئاینی و کۆمەڵایەتی ناگرێتەوە، هەموو لایەنەکان پێکەوە گرێتەوە، بۆیە ئەمەش ڕنگدانەوەی بێ لەسەر پارچەکانی تر. بۆ ئەو نمونەیە کە پێشووتریش باسمان کردوەکو و دووبارە چمەوە سەری، کاتێک هەرێمی کوردستان دۆخی لەگەڵ کۆماری تورکیا باش بوو، کوردانی باکووریش وەزعیان باش بوو، ئەم تەتەوراتی گەورە ڕوویە لە ڕووی زمانەوانیەوە زۆر چوونە پێشەوە لە ڕووی تەعامولکردن و حتا وای لێهات کاندیدی کورد کاندیدی بێ بۆ سەر کۆماری تورکیا، کەواتەمە قەبزەی گەورەیە، ینی هەنگاوی گەوری ناوە، بۆیە بە هەمومانە بێت پاراستنی هەرێمی کوردستان لە ئەولەوێتمان بێت، هەر هەمووشمان بە ماڵی خۆمانی بزانین، نەک بە کەسێک پێی وابێ ماڵی یەکەوە بێ بێڕوخێنین و خۆی دروستی بکاتەوە، لەبەرەوەی ئەوەی کە هەرێمی کوردستان دروست بووە بە هەموو قۆناغەکانی قوربانیدانێک ڕۆشتۆ اینجا گەشتۆتان قۆناغە. کاک سەرۆر، سەبارەت بۆی کە لە ماوەی ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان وەک کارکتەرێکی نادەوڵەتی و دانپیانەراوەکو هەرێمێکی فیدراڵی لە عێراق و لە دەستوری عێراقا بەهایەکی گەورەی سیاسی و دیبلۆماسی هەیە هەرێمی کوردستان، چ لەسەر ئاستی ناوخۆ، چ لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی جیهانیش، و ئەوەی کە ئێستا وەکو خاوەنی مەلەفی دۆزی کورد مامەڵەی لەسەرەکرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی باشووری کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەڵبژێردراوی هەرێمی کوردستانە. بەڵام زۆرجار بەڕاستی لە ماوەکانی ڕابردووە بەردەوام ناوبەناو بەر ئەوە کەوتوین کە بەشێ لە هێزەکان بە تایبەتیش و زۆر بە دیاریکراویش پارتیکەکانی کوردستان پەکەکە زۆر جارە بێ بە مەترسی بۆ سەر باشووری کوردستان و ئەو تایبەتمەندیانی کە ئەو لە باکووری کوردستان هەیەی تقریبەن بە شێوەیەکی زۆر وەلای ناوە و ئەوەندەی کە بۆتە سەرێشە و جۆرێک لە گێچەڵ و دەستدرێژی بۆ سەر باشووری کوردستان نەمان بینیوە کە پەکەکە کێشە و ئەستەنگ و دەردەسەری بۆ دەوڵەتی تورک دروستکە. لە بابەتی پاراستنی باشووری کوردستان، سەقامگیری باشووری کوردستان، ئەو ڕۆڵە سیاسیە دیبلۆماسیە گەورەی کە باشووری کوردستان بۆ دۆزی کوردی بینێت، پەکەکە بۆتە ئەستەنگ و جۆرێک لەسەر ئێشە و مەشاکیل بۆ باشووری کوردستان. لە زیاتر لە سنووری 600 گوندا و لە شریتی سنووری هەرێمی کوردستان و تورکیایە، هەرێمی کوردستان و ئێرانە پەکەکە حزوری هەیە و جموجۆڵی سەربازیەکە لە ڕووی داراییەوە کێشەی لە ناوچەکە دروست کردووە و بۆ تەهۆی کە دەیان گوندی کوردی ئاوادان نەکرێنەوە. لە ڕووی سیاسی دیبلۆماسیەوە هەرێمی کوردستان ئەوەندەی سەرقاڵە بۆی کە وەڵامی پەکەکە باتەوە کێشەی پەکەکە حەلکە، ئەوەندە نەیتوانیەوە بەرژێت لەسەر مادەی 140 و کێشەی بودجە و چۆنەتی چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ حکوومەتی عێراقیە. یعنی ئەگەر بۆ نمونە بە شێوە لە شێوەکان ئەتوانین بڵین سەرقاڵەکانی پەکەکە، ئەستەنگ و کێشە و دەردەسەرەکانی پەکەکە وای کردووە هەرێمی کوردستان لە ڕووی عمقی سیاسیەوە، لە ڕووی عمقی استراتیژیەوە نەتوانێت لەگەڵ حکوومەتی مەرکەز کە بەردەوام کێشەی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە، کە بەردەوام هەوڵی داوە هەرێمی کوردستان لەوە زیاتر گەشە نەکات و پێش نەکەوێت و نەتوانێت هەنگاوی گەورەتر و مەزنتر ببینێ. هەرێمی کوردستان بە زۆر لە زۆرەکان محورێکی شەڕی لەلایەن پەکەوە بۆ کراوەتەوە کە بەڕاستی سەرقاڵی کردووە، بەڕاستی کاتی لێ کوشتووە، بەڕاستی لە وزە و تاقە و توانای هەرێمی کوردستانی کەم کردوێتەوە. خوێنەوە جەنابەت چییە بۆی کە پارتیکەکانی کوردستان مەیدانی خەباتی ئەو کە باکووری کوردستانە بۆتە باشووری کوردستان و بۆ لە جیاتی ئەوەی کە ببێت بە فاکتەرێک هاندەرێک پاڵپشتێک بۆی کە
هەرێمی کوردستان بە عمقێکی استراتیژی باشترەوە لەگەڵ بەغدای مامەڵە بکە بەڵام بە پێچەوانەوە کەوتۆتەوە. حقیقەت لەگەڵ هەموو قسەکانم ئەوەیکە هەیە سەرەتای قسەکەی جەناب کە لەسەر پەکەکە کردێت وتت پەکەکە کار بۆ مۆزوعی کوردی ناکە، بەڵام کاتێک ئەگەر تەجروبەت کردوێ جەنابەت کاتێک پەکەکە حاڵێکەوێتە حاڵێکی وەکەوەیکی ئێستا هەیە خوتوکەی هەستی نەتەوایەتیە لە کاتێکا لە پێشتر ئیشی بۆ ئەو نەکردووە لەسەر مادەی ئەو مۆزوعی کە باست کرد مادەی 140 خەریک بن پێوەی وابزانم چەند ساڵێکی تر بەهۆی پارتی کرێکارانی کوردستانەوە بێ مادەی 150 دامەزرێنی لەبەرەوەی شری تەحدودیەکەمان بەرەبەر سوپای تورکیا هاتە پێشەوە بەهانەی یاوە بەدەسەوە مەیدانی چالاکی پەکەکە بریتە لە باکووری کوردستان ئەمە بە قسەنە ئەمە بەوەی کە هەموو شەڕانەی کە پەکەکەی کە زەرری بە دووشت لە هەرێمی کوردستان گەیاندەوە بە تورکیای نەگەیاندەوە زانی یەکەمیان بریتە لە ڕووی ئابووری و سەقامگیری ئابووری هەرێمی کوردستانی تێگاوە هەچ کەس بڕوا لەو شریتێکی ئەو باڵادەسە سەرانەی لێسەنێ وای لێ هاتووە کەمترین ڕێڕەوی هەبێت لەو شوێنە کە تایەتی ڕێڕەوی بازرگانی و بۆتە مەترسی لەسەر بیرەنەوتەکانی هەرێمی کوردستان کە ئەمە ئەوەندەی اقتصادێتی هەرێمی کوردستانی وێران کردو اقتصادێتی تورکیا وێران نەکردو بەڕاستی لە ڕووی ژینگەیەوە ئەوەندەی زیانی بە ژینگەی هەرێمی کوردستان گەیاندۆ لە ڕێی تۆپ و هەندێک جار خۆیان باسەکەن لە تورکیا کیمیایی بەکارهێنی کیمیایی لە ناوچەکانی شریتە حدودەکە هەرێمی کوردستان بەکارهێناوە ئەوەندە زیانی بە تورکیا نەگەیاندۆ کەواتە کۆی مامەڵی پەکەکە کە زۆر جار باسەکرێت ئەڵێن پەکەکە زیان بە هەرێمی کوردستان نەگەیەنێ و ئەجێندای نێودەوڵەتی جێبەجێیەکە ئەجێندای وڵاتانی ئەقلیمی بریتە لە بەرمەبنای ئەم قسانە کە دیارە بۆ نمونە بەڕاستی ناکرێت پەکەکە شەڕ بۆ باکوور بکە بەڵام کە دەستکەوتەکانی لە شەڕەکە کە بە حساب کە خۆی براوی شەڕەکەیە ئەبێ بیکا بە شمولی شەرعێت بە خۆی بڕا ڕۆژ ئاواش داگیر کات و باشووریش داگیر کات و باکووریش دیاریکە هەندێک لەم خەڵەتانەی کە ئێستا پەکەکەی کات و ئەم دۆخێکی ئێستا تێکەوتووە چەند ساڵێک پێش ئێستا لەیان سەرکردایەتی سیاسی کوردەوە هۆشیاری دراوە بە پەکەکە سەبارەت بەو مامەڵانەی کەیکە بیرمان نەچێ هەمانم دۆخێکی ئێستا لە هەرێمی کوردستان دروستی کردووە پەکەکە چەند ساڵێک پێش ساڵ ڕۆژاوای کوردستان دروستی کردووە ئەوە تا ئافرین لە دەستمان چوو بە بۆنی چیوە بە بۆنەی مامەڵی ناتەندروستی پەکەکە لەگەڵ هێزە ئیقلیمیەکان و ناوچەیەکان و نێودەوڵەتیەکان بۆیە ئەبێ پەکەکە ئەگەر یارمەتی هەرێمی کوردستان نەیە بەم شێوەی ئێستاش ئاستەنگ دروست نەکات لە بەردەم هەرێمی کوردستان و ئەم شەڕە بەشێکی بریتە لەوەی کە پەکەکە بیری پەکەکەی بخەنەوە حەجمی چەندێکە وجودی چەندێکە و مەوقعی ئیشکردنیشی چۆنە بۆیە بەڕاستی هیچ نەبێت تۆزێک پارتی کرێکارانی کوردستان ئەبێت چاو لە برایانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بکە کە ئەوانی ژۆکەوان دۆزێکی قورسیان هەیە چۆنەڵی مامەڵی نەخوێنەوەی شناسیان هەیە لە ئەو دەوڵەتی کەتیایەژین بەڵام ئەو زیانە گەورەیەشان نەگەیاندەوە بە هەرێمی کوردستان بگرە فاکتەرێکی سەرەکی بوون بۆ سەقامگیری هەرێمی کوردستان لە قۆڵێک لە قۆڵەکانی هەرێمی کوردستانەوە بەڵام برادرانی پەکەکە پێم وایە ئەو نەرمیەش کە هەرێمی کوردستان هەیە بۆ لە ڕابردوو بەرامبەریان ئەو دۆخی استیفزازی دروست کردو کە ئێستا هاتۆتەکایە کاک سەرۆر باسی ئەوت کرد کە پەکەکە ئەکەوێتە دۆخ و ئەستەنگێکی خراپەوە پەناباتەوە بۆ سۆزی کوردانە لە کاتێکا پارتی کرێکارانی کوردستان ئەگەر سێری مەبدە و استراتیژ و هەڵسوکەوتەکانیان بکەین بەڕاستی تقریبا خۆیان باشکرا خۆیان داماڵیەوە لە کۆمەڵی قیەم و ئەدەبیاتی کوردی هەر بۆ نمونە ئەوان ڕێز لە پەرچەم و ئاڵای کوردستان ناگرن کە ئەو پەرچەم و ئاڵایە میراتی کۆماری کوردستانە لە مەهاباد و ئەوان سرودی ڕەقیب بە مارش و سرودی خۆیانی نازانن لە کاتێکە لەسەر ئاستی هەرچوە پارچە کوردستان هاوسۆزی و کۆڕاییەکەی لەسەرەوەی کە سرودی ڕەقیب سرودی و ماشینەکەوەی خەڵکی کوردستانە و لەسەر هەستی هەندێ ئاستی تریشە پەکەکە بۆ نمونە لە استراتیژ و لە نەخشە ڕێگەی خۆیان باسیەوە کات کە ئەو پرسی کورد و دەوڵەتی کوردی و سەربەخۆی کوردستانوانە بەشێک نەماوە لە منهەجی ئەو وێسە کار بۆ سەربەخۆی خۆسەری و هەندێک چەمک و بابەتی سۆسیالیستیەوانە کات کە هیچ پەیوەندیان بە قەزەی کوردیەوە نییە یعنی بۆچی پەکەکە لە کاتێکدا کە خۆی بە مارشی کوردی و ئاڵا و پەرچەمی کوردستان و دۆزی ڕەوای خەڵکی کوردستان و سەربەخۆیی کوردستان و مافەکانی خەڵکی کوردستان و نابەستێتەوە بەڵام لە هەلومەرجە ناسکەکاندا لە هەلومەرجانەی کە ئەکەوێتە بەردەم ئەستەنگی گەورە دووبارە گەڕێتەوە بۆ ئەوەی کەوا خۆی پیشان بات کە ئەو ئاڵا هەڵگری کوردایەتیە و خاوەنی دۆزەکەی و
کارەکە بۆ سەربەخۆی کوردستان و بۆ نمونە وەکو بە زۆر لە زۆرەکان خۆی وەکو نوێنەری خەڵکی کوردستان نمایشەکە. حقیقەت کاک سەربەز لە ئاڵاکەوە دەست پێ بکەین ئەگەر تەجروبەت کردی بێ ساڵانی ڕابردوو کە لە شاری سلێمانی مزاهرەیانە کرد و دژی داگیرکاری تورکیا و ئەوانە کاتێ سیر تەکرد بڵین برادرانی پەکەکە کە لێرە مزاهرەیانە کرد عەلەمی خۆیان هەڵەواسی کاتێک سیر تەکرد وجودیەتێک هەیە لەم شارە لە هەرێمی کوردستان کە پێقوبوڵ نەبێ و ئاڵای هەڵبواسێ تۆ هەر حیزبێکی ئاڵای خۆت هەیە مافی خۆت وەکو حیزب هەت بێ بەڵام ئاڵای کوردستان لە پێش هەمویانەوە ئێستا سیر بکە لە مزاهراتەکانیان کە هەیەیانە ئاڵای کوردستان بەرزەکەنەوە بۆ ئەمە گەڕێتەوە بۆ خوتوکەی کە من پێشتر باسم کرد خوتوکەی عاتفی خەڵکێن بۆی کۆدەنگی و هاوسۆزی بۆ خۆیان پێیا بکەن لەسەر ئاستی تاچی کورد کە پێیان وابێ ئەمان وەکو جەناب دوتن نوێنەرایەتی کوردەکەن لەسەر مۆزوعی پەکەکە و تورکیا کاتێک سیرەکەی پەکەکە لە ناو تورکیا ئەڵێ من داوای دەوڵەتی سەربەخۆ ناکەم داوای کۆنفیدرالیش ناکەم بەڵام داوای خۆسەری بۆ هەموو تورکیاکەم لە کاتێک شاوکۆم ئاستەنگەی ئێستا کە کەوتوتە ناوی ئەڵێ شەڕی سەرڕینەوەی کوردە لەگەڵ تورک شەڕی سەرڕینەوەی کوردەکە ینی تەناقوزی گەورە هەیە لە هەم لە فەلسەفەیان هەم لە کارکردنیان بەڕاستی بۆیە ئەبێ خەڵک هۆشیار بێت لەوەی کە چێ نوێنەرایەتی ڕاستەقینەیەەکە و پەکەکە نەیشاردەوەکو جەناب دوتت لە سەروبەندی ڕفراندۆم وتی ئێمەلگە دەوڵەت نی و بگرێت زۆر جاریشکاری کردووە بۆ ئەجێندانی دەوڵەتی کە هەیە بۆی هەرێمی کوردستان کە بکاتەوە لە باسکردنیەوە ئەسڵەن ئێستا وای لێ هاتووە بە عیبەی ئەزانن باسکردن لە دەوڵەت پێی وایە خۆسەری بە ڕێوەبردننی دیموکراتی ئەوەی کە هەیە لەو نموزەجە بچووکەی کە هەیەە لە ڕۆژاوای کوردستان و تەقلیدیەکەن پێیان وایە بێ شمولی بێت و بۆ هەموو شوێنێک بێ کە ڕەنگە مە نەگونجێ لەگەڵ هەندێک شوێنی تر بۆی پێم وایە پەکە لە ڕووی فەلسەفیەوە لە ڕووی جێبەجێکاری فەلسەفی و تەناقوزی گەورەی هەیە و کەوتوتە بەرداشتێکەوە نازانێ چۆن مامەڵەکە لەگەڵ بارودۆخەکە بکە. کاک سەرۆر لە هەندێک لەو ماوەی ڕابردوو بە تایبەتی لە هەندێک ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانە کاتێک دەوڵەتی تورکیا هاتۆتە پێشەوە و هێرشێناوە پەکەکە بەبێ هیچ جۆرە بەرگریەک ئەو ناوچانەی چۆڵ کردووە یعنی ئەمە بخۆی جۆرە لە مەترسینیە لەوەی کە پەکەکە لە کاتێکا وایە لە قوڵایی تورکیایە کێشە و ئەستەنگ بۆ تورکیا دروستکات و گوشار و فشار لەسەر تورکیا دروستکات لە کاتێکە ئەمە بەخۆی جۆرە لە جۆرەکان ڕاکێشانی دەوڵەتی تورکیا بۆ ناو قوڵای هەرێمی کوردستان و زۆر جارش ئەو ناوچانەی کە ڕەنگە پەکەکە وەک خۆی وەکو ناوچی نەفوزی خۆی تەماشای کات و چەکدارەکانی لەو ناوچانە بە جۆرە لە زۆرەکان خۆیان سەپاندووە و لە بوونەتە ڕێگر لەوەی کە ئیدارەی کوردی و ئیداری حکوومەت هەرێمی کوردستان ئەوەدانی باتەوە ناوچانە بەڵام لە کاتی هێرشی لەشکری تورکیا بەبێ هیچ بەرپەرشدانەوەیەک بەبێ ئەوەی کە بەرگرێکی قارەمانانە بکەن ئەو ناوچانە بەجێ هێڵن ینی خوێندنەوەی تۆ چێ بووی کە ئەم ناوچانە لە کاتێکدا پەکەکە ڕێگرە لەوەی کە دەسەڵاتی حکوومەت هەرێمی کوردستانی پێ بگات بەڵام ڕێگر نییە لە تۆ باسی مەسەلەنەوەی چۆڵکردنی جێبکان لە چەند کەناڵێکی عالەمی هەندێک ڤیدۆ بڵاو بۆ تۆوانە بینی پەکەکە و تورکیا ینی بڵێن شەڕکەرەکانی هەردوولا بریتە لە جادەیەکی خۆڵانی بەم بەرابەرەوە لەگەڵێکە اختلااتیانەیە قسەکەن یعنی ئەمە بۆ خۆی ئەو گومانە گەورەی دروست کردووە لەسەر هەرێمی کوردستان کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ تێکچوونی بارودۆخی هەرێمی کوردستان هەیە کەواتە ئەگەر سیر بکەین لە چاو ساڵانی ڕابردوو ئێستا تورکیا بە قوڵاییکی گەورە هاتوتەناوە تەنها مەترسی لەسەر قەندیل نییە زانی کاک سەربەز مەترسی لەسەر مەخمور هەیە لەسەر شنگار هەیە لەبەر ئەوەی هەموو ئەمانە پێگی پەکەکەن و پەکەکە بەردەوام هەرێمی کوردستانی بەکارهێناوە دژی تورکیا نەک خۆی بەکاربێنێ نەک ناوچە کوردەکان یەک گوندی باکووری کوردستان ئازاد نەکراوە شڕناخ کە ناحەیەکە لە سنووری تورکیا و عێراق یا خۆت بڵێن باکوور و باشووری کوردستان پەکەکە زیاتر لە 5 بۆ 6,000 ماڵی وێران کردووە لە شەڕی گەڕک بە گەڕێکی ئەوەیە نزیکەی لە ڕێژەی بێکاری لەوێ لە 300 ینی ئەوەندە زۆر بووە کاتێک ئەوەی شۆڵکردو اینجا هاتوتە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان هەمان ئیشی کردووە بەرەبەرەیەتە خوارەوە وای لێ ئێستا محافەزەکانی وەکو دووەکو ناوچەکانی قەزاوناحەکانی چواردەوری شاری دووە بۆتە جێگەی مەترسی پێکدادانەکانی بینی پەکەکە و تورکیا و پێکدادانەکان خۆشی نبینێتەوە تەنها لە پێکدادانی ئەوەی کە پێوتریە سیلاحی سادە درۆن هەیە ئێستا مۆزوعی تیاراتی گەوری تێکەوتو ینی بیرمان نەچێت لە شار باژێر لێرە لە شاری سلێمانی
کارەساتی لێکەوتەوە بە بۆنەی پەکەکەەوە چەند ئایلێک خەریب و بە تەواوەتی تیا بچێت برینداری گەوریان نەبوو هەموو ئەم بۆیە ئەوەی کە سەقامگیری ناوچە سنووریەکان تێک بچێەوە بیریشمان نەچێت ئیختیڵاتی بینی ئێمە و تورکیا و ئێمە و ئێران و ئێمە و ڕۆژئاوای کوردستان یاخود سووریا بریتە لەو خەتەبەڕیانی کە هەیە ئێوانە تێکچێ اقتصادێتی ئێمەش تێکەچێ بۆیە ئەمە ئەو گومانە گەورەی دروست کردووە لەسەر پەکەکە کە بۆ شەڕ دژی سوپای تورکیا ناکە ئامادە شەجێکەکەی بۆ بەجێ بێ لە بەڵام نەیە بە پێشمەرگە هەموو ئەمانە بۆتە ئەوەی کە فاکتەری گوماناوی لە هەڵسوکەوتی پەکەکە لە شەڕکردنی لەگەڵ سوپای تورکیا. کاک سەرۆر ئێمە ئێستا لێرەوە چیای ئەزمەرمان لێوە دیارە کە لە ماوەکانی ڕابردوو لە چیای ئەزمەڕیش فڕۆکەی بە فڕۆکەوانی تورکی لەوێ قەسفیان کرد و گەر لای پارتیکەکەرانە کوردستانیان کوشت و ڕووداوەکە کارگەری لەسەر ئاسایشی ناو شاری سلێمانیش بوو بەڕاستی لەوەی کە خەڵک گومانی هەبوو لەوەی کام دەنگە گەورەیە لە شەوێکا و لە ئێوارەیەکە ڕووەیە تو لەوێ خەڵک ڕووداوی تیرۆرکردن ئەنجامەدرێت. قسەیەکی مراد قەڕێڵان کە لەو ماوەی ڕابردوو بە ئاشکراوتی دەوڵەتی تورکیا ئاماژەی ئەویان ناو بە ئێمە کە گرنگە بۆیان دەوڵەتی تورکیا کە پەکەکە لە ناو تورکیا چالاکی ئەنجام لێە دەنا پەکەکە لەکوێ چالاکی ئەنجامەیە و لەکوێ بێت بۆ دەوڵەتی تورکیا گرنگ نییە. ینی ئێمە خوێندنەوەی جەنابەت بۆ چییە کە پەکەکە دێت لە شارباژێڕ و لە چیای ئەزمەڕ و لە سیتەک و لە کونەماسی و لە ڕەواندز و لە ئامێدی و لە زۆر ناوچەیتری ئاوەدانی کوردستان جۆرێک لە مەترسی دروست کردووە لە کاتێکدا دەوڵەتی تورکیاش ئاماژەی ئەمەی گومان لەم قسەیە بێ لەسەر زمانیی لەسەر زمانی مراد قەڕێڵان یەکێک لە گەورە بەرپرسە عسکەریەکانی پارتیکەکەرانی کوردستان کە دەوڵەتی تورکیا بەڕسمی و بە ئاماژەیەوە یاونەتیەکە با پەکەکە لە ناو تورکیا کێشە دروست نەکە با پەکە لە ناو تورکیا چالاکی نەکە با پەکەکە نەبێتە مەترسی بۆ سەر سەقامگیری لە تورکیا گرنگ نییە. ئیجا هەرێمی کوردستان سەقامگیریەکەی تێکەچێت شوێنێکی تر سەقامگیریەکەی تێکەچێت ئەو کێشەی تورکیانیە ئەو کێشەی ڕەنگە خەڵکێکی تر بێت. حقیقەت پێم وایە بەگوێیان کردووە بەگوێی تورکیایان کردووە ئەنیەوە خۆشتەکە دیارە ئێستا خۆ لە دیاربەکر شەڕ نییە لە دهۆک شەڕ وانە هەموو ئەمانە ئەستەمبوڵ و ئەنقەرە هیچ مەترسیەک نییە ینی پێشتر ئاماژەم پێ مەسەلەن ئەگەر لایەنی اقتصادێتی هەرێمی کوردستان بگری لایەنی اقتصادێتی هەرێمی کوردستان وێران بوو بەبوونی ئەم شەڕەوە خۆی تورکیا وێران نەبوو وانە ئێمە هەرێمی کوردستان هەر شت لە تورکیاوە هاوردەکەین وانە هەموو ئەمانە بۆتە ئەوەی کە ئاستەنگ بێت لە بەردەم بەرەو پێشوونی هەرێمی کوردستان ینی بەرەبەر ئەگەر سیر بکەی قواری هەرێمی کوردستان بچوو گەکرێتەوە ئێمە ئەجێندایە بەڕاستی ینی من لەو باوەڕان نیم تورکیا بەبێهەوە سەوتی پەرلەمانی لەسەر بدرێت و سەر کۆماری تورکیا خۆی سەرپەرشتیاری ئۆپەراسیۆنەکە ئەو هێزە گەورەیە بنێرێتە دەرەوەی خۆی دەوڵەتی تورکیا مافی خۆیەتی لە ڕووی پێگاتی پاراستنی دەوڵەتەکەی خۆیەوە کە شەڕ بڕێتە دەرەوەی دەوڵەتەکەی خۆی هەم لە ناوخۆ هاوسۆزی بۆ پێیاکە و دووش لە دەرەوە پیشانەیە کە چقوەتێکی هەیە و مەترسیەکانیش لە دەوڵەتی خۆی دوورە خاتەوە بۆ زانیاری جەنابەت ئێمە لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە مەجالی حەیەوی و گەشەی تورکیاین لە ناوچەکە ئەوە ئێوە بێت بەرەو خوارەوە ئەنی ئێستا خۆ مەترسیەکانی تورکیا بەس لەسەر هەرێمی کوردستان نییە مەسەلەن ئێستا لەسەر زۆر ناوچیتر هەیە لە جیهان بەڵام ئەوەی کە زەق بۆتەوە پێکدادانەکان لێرە هەیە مەسەلەن چەند ساڵە ئەوە نزیکەی 30 ساڵە بێ ئێمە بە بەردەوام ئەم تۆباران و شەڕ و پێکدادانە هەیە لە سنووری هەرێمی کوردستان بەڵام لە لیبیا کە تورکیا پشتگیری دەوڵەتی وفاقی نیشتیمانیەک لە لیبیا تەنها چەند مانگێک شەڕ پێکدادان بوو یەکسەر ئەوەی کە تۆ ناویێنی سڵحی نێودەوڵەتی پێوترێ بەرژەوەندی نێودەوڵەتی کردی بەڵام بۆ لێرە نایکە ئێمە مەجالی حەیوی خۆی فراوان بکە و پێم وایە قسەی مراد قەڕێیلان کەم تا زۆر بە قسەیان کردووە تا ئێستا خۆ ئەنجامەکەی دیارە ئێمە ئەوان هاتوونە دەرەوەی تورکیا شەڕەکەن خۆ ناو تورکیا شەڕ ناکەن و نەشبوونەتە مەترسی بۆ هیچ لایەنێک و پێگاتێکی سەقامگیری تورکیا بۆ ئومێدەی کە پارتیکەکانی کوردستان سیاسەتی هەڵەی خۆی کۆتایی پێ بێنێ لە دەستدرێژکردن لەسەر باشووری کوردستان کاک سەرۆر سوپاس بۆ جەنابەت لە ڕاوا ئامادە بووی سوپاس بۆ هەموو شیکردنەوەکانت بۆ ئومێدەین کە سەقامگیری باشووری کوردستان پارێزراو بێت و کورد لە بەشەکانی تریش گەشە بکات و دۆزی ڕەوای خەڵکی کوردستان بە ئامانجێک بگا کە کوردیش وەکەرنێتەوە یەکی تر مافی ژیانی هەیە لەسەر خاک و زێدی خۆی سوپاس بە ئامادەبوونی جەنابەت ئازیزان تا بەرنامەیەکی تر تا ڕافەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵێت.
بێت.